خواهی لقرآنی پیروزا دفرميت وعد الله المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها. خواهی وعدی داوە بە هەموو ژن و پیاوێکی ئیماندار، پیاو بێ ئافرەت، المؤمنين والمؤمنات، نەک تەنها پیاوان. وعدی چی پیان داوە خوای پەروەردگار؟ چی وعد و پەیمانێکی بە ئیمانداران داوە لە نێر و لە مێ، لە ژن و لە پیاو، لە کچ و لە کوڕ. وعدی پیان داوە کە پیان ببەخشێت کۆمەڵە بەهەشتێک، کۆمەڵە باغ و کۆشک و تەلارێک کە خوای گەورە دەفەرمێت تەجری من تحتها الأنهار. بیهێنە بەرچاوی خۆت کۆشک و تەلارێک دروست کراوە لە ئاڵتون و لە زیو، یا لە ئاڵتون یا لە زیو یا لە هەردووکی. خوای گەورە بە نسیبمانی کە یا ڕەبی. ئەم کۆشک و تەلارە تەجری من تحتها الأنهار، بەژێر کۆشک و تەلارەکەدا ئاو بڕوات، خانوویەک لە ئاڵتون و لە زیو دروست کرابێ و ئەمجا ڕووبار و ئاو بەژێریدا بڕوات، ڕووبار و ئاوی بەهەشت نەک دونیا. ئەمەیەکی لە معناکانی بەژێر کۆشک و تەلارەکاندا ئاو دەڕوات، بەژێر دارەکاندا لە بن دارەکاندا ئاو دەڕوات بەبێ ئەوەی دێراوی هەبێ، بەبێ ئەوەی چاڵی هەبێ، بەڵام قوڕیش نییە، نابێتە قوڕاوە. واتە ئەو بەهەشتەی خوای گەورە وعدی داوە بە ئیماندارانی ژن و پیاوی ببەخشێ، ئەو بەهەشتانە هەمووی کۆشک و تەلارە، کۆشک و تەلاری خۆش خوای گەورە بە نسیبمانی کە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمووی ڕووبار و بەحرە، بەڵام کەس ناخنکێ، کەس تووشی ناخۆشی و ناڕەحەتی نابێ. ئەمە وعدێکە خوای گەورە داوێتی بە ئیمانداران. بۆیە بە ملیۆنەها و ملیارەها ئافرەت هەیە، خوای گەورە لە بەهەشتا چەندەها کۆشک و تەلاری بۆیان داناوە، بەس بۆ پیاو نییە. وعدی داوە خوای گەورە بە ئیمانداری ژن و پیاو بەهەشتانێکیان پێ ببەخشێ، پڕ بێ لە ناز و نیعمەت.